جار بوو کە تۆم ناسی بە جوانی تاوامەوە بۆ ماچێکی سەر کوڕێت لە خۆیدا پاڕامەوە یەکەم جار بوو کە تۆم ناسی بە جوانی تاوامەوە بۆ ماچێکی سەر کوڕێت لە خۆیدا پاڕامەوە خۆشەویستی نازدار هەتا دەمرم توم داوێ لەبەر جوانی چاوی تۆ چاوم ناسێتە خاوێ لەبەر جوانی چاوی تۆ چاوم ناسێتە خاوێ یەکەم جار بوو کە تۆم ناسی بە جوانی تاوامەوە ماچێکی سەر کوڵێت لە خۆیدا پاڕامەوە بۆ ماچێکی سەر کوڵێت لە خۆیدا پاڕامەوە یەکەم جار بوو کە تۆم ناسی بە جوانی تاوامەوە بۆ ماچێکی سەر کوڵێت لە خۆیدا پاڕامەوە دەنگت خۆش بێت بەڵام ڕاستە بەزانین لیژنە چێ بڕیارێک لەسەر دەنگی تۆ دەدات گەر لە مامساڵکە و زاهیرۆ دەست پێ کرد دەستخۆشی لە هونەرەکەم دیارە بەڕاستی گۆرانێکی زۆر خۆشی هەڵبژارد هی برای خۆشی سپەن مامۆستا سەید ئەحمەد ئاوازەکەی ئومێد دەکەین لە یەکێک لە بەرنامەکان مامۆستا سەیدیش بێتە میوانمان دەستخۆشی لە یەکەم بەڕاستی ئەدایەکی زۆر سەلیم لە ڕێتم زۆر مسەیتر بوو ئەحساسێکی زۆر جوان ئەوەی کە منەی بینم بەڕاستی دەنگی هونەر دەنگێکی تازەیە لە کوردیدا لە دەنگێکی زۆرمان هەیە ئێمە بە تابعێک بڵێن دەنگێکی تیژ یا دەنگێکی خوار گەڕمانێ بەس لەو دەنگە نەرمە لەو نەرمە تازانە ینی بەڕای من دەنگێکی تازەیە دەنگێکی نەرمە ئومێد دەکەم لایندەدا گۆرانی بێژێکی سەرکەوت و لێ دەستخۆشی لێ یەکەم دەستخۆشی لێ دەکەم لە کاکونەر
لە ڕووی دەنگ و ئەوانە کەم و کورتی نەبوو لە ڕووی ڕەزم هەروەها لە مەقام لە تۆن زۆر باش بوو بەڵام من بەڕێی من یعنی ئەو ئەداءە نییە ینی بڵین مەسەرەن ئەو ئەداءە جوانە بە وردەکاری و بە وەکو دەڵێ بچیتە ناو ناخی ئاوازەکە و ئەو شتانەی کە پێویستە بکرێت لە هەندە شوێندا بیکات دا سەرکەوتنی وەدە دکتۆر محەممەد زازم سپاس کاک هونەر بڕاستی دەنگێکی خۆش و نەباراتە خۆش نرم و هەنە وە کاک خەلکە و گوتیە تشتێکی ئەمکارم بێژە نوێت گۆرانیە کوردیە مەفهومێ جەمالیە دەنگدا ینی سەیطرەژی ببێ لەسەر هەیە باشترە شکتی نییە ینی لێوەکی دن ئەدا و ئیقاع و مەقام و لەفز و دەنگ زۆر باش بوو ساعتاتە خۆش زۆر سپاس